نستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا صلى الله عليه وسلم عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة في النار. مسلمانانی خۆشەویست، بەیانمەتی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ دێینە سەر ژیانی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لەسەر بێ. ئیمامی شافعی ناوی تەواوی بریتیە لە محەممەدی کوڕی ئیدریسی کوڕی عەباسی کوڕی عوسمانی کوڕی شافعی کوڕی سائیبی کوڕی عوبەیدی کوڕی عەبد و یەزیدی کوڕی مطەلیبی کوڕی عەبد و مەناف ئەو عەبدیلمەناف. پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی محەممەدی کوڕی عەبدوڵڵاهی کوڕی عەبدولموطەلیبی کوڕی هاشمی کوڕی عەبدولمەنافە. واتە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لەسەر بێ لە پشتی پێنجەمە ئەگاتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم، بنەماڵەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە بەنی هاشمە و بنەماڵەی شافعی لە بەنی مطەلیبە. ئیمامی شافعی لە ساڵی 150 کۆچی کە ئیمامی ئەبوو وەفاتی کردووە، ئیمامی شافعی لە نەفسی ساڵ لە شاری غەزەی فەڵەستین لەدایک بووە. کەواتە ئیمامی شافعی وەکوتمان ڕەگەزی لەگەڵ ڕەگەزی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام یەک ئەگرێتەوە. لە دوای تەمەنی 2 ساڵی لە شاری غەزە کە لەدایک بووە و 2 ساڵ لەوێ پەروەردە بووە، لەبەر ناچاری و ناخۆشی ژیانیان کە باوکی وەفاتی کردو هەر ئەو بە مناڵی ئەیگەڕێنێتەوە بۆ شاری مەککە. پاشان لە شاری مەکە گەورە ئەبێ هەتاوەکو سەرەتای ژیانی ئیمامی شافعی خەریکی شیعر و ئەدەب و لوغەی عەرەبیە بێ و زمانێکی پارا و ڕەوانبێژیەکی تەواو و فەساحەت و بەلاغەتێکی جوان فێر بێ لە زمانی عەرەبی. هەتاوەکو یەکێک لە زانایانی ئەو شارە پێی ئەڵێ ئەم زیرەکی و زەکاوەتەی تۆ بۆ ئەوە باشە کە لە فێربوونی فقه و ئەحکامی شەریعەتا سەرفیکەی نەک لە شیعر و لە ئەدەب و لەو جۆرەشتانە. لە پاشان ئیمامی شافعی فقه و خوێندنی شریعەتی لەلا بەڕێزە بێ، لەلا خۆشەویستە بێ، دەستەکا بە خوێندنی علومی شەرعی لای مامۆستاکانی شاری مەککە و لای گەورە مفتیەکانی ناو ئەو شارە پیرۆزە کە یەکەم مامۆستای ئیمامی شافعی بریتە لە مسلمی کوڕی خالیدی زەنجی کە مفتی شاری مەککە بۆ ئیمامی شافعی لەلای ئەو دەرسی خوێندووە. و لە پاشان لەلای فوضەیلی کوڕی عیاض کە یەکێکە لە عابید و لە خواناسە گەورەکانی ئەو زەمانە دیسان دەرسی خوێندووە. و لەلای سوفیانی کوڕی عویەینە دیسان دەرسی خوێندووە. واتە لەلای گەورە مامۆستایانی ناوشاری مەکەی پیرۆز ئیمامی شافعی دەرسی وەرگرتووە. لە پاشان بە شوێن تەڵەبی عیلما ڕۆشتووە بە وڵاتی یەمەن، لەلای گەورە زانایانی ئێوە دەرسی خوێندووە. هاتووە بە وڵاتی عێراق، لەلای گەورە زانایانی عێراق دەرسی خوێندووە، وەکو محەممەدی کوڕی حەسەنی شەیبانی کە یەکێکە لە تەڵەبە گەورەکانی ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوا لەسەر هەموو لایەک. لە پاشان لە تەمەنی 23 ساڵی ئیمامی شافعی ئەچێتە شاری مەدینەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بۆ لای ئیمامی مالک. بەر لەوەی بچێتە لای ئیمامی مالک، ئیمامی شافعی موەطەئی مالکی لەبەر کردووە و تەنها بۆ ئەچێتە لای ئیمامی مالک کە دووبارە موەطەئی لەلا بخوێنێتەوە و هەندێک لە عیلمی ئیمامی مالکیش وەربگرێت. لە ساڵی 23 تەمەنی خۆیان ئەچێتە شاری مەدینەی پێغەمبەرەوە عليه الصلاة والسلام و لای گەورە زانایانی ئەو شارە عیلم وەرەگرێەوە بە تایبەت ئیمامی مالک. کاتێک گاتە خزمەتی ئیمامی مالک و دەرسی لەلا ئەخوێنێ و حەدیثەکانی موەطەئی بۆ ئەخوێنێتەوە، ئیمامی مالک زۆر سەرسامە بێ بە زەکاوەت و زیرەکی و ڕەوانبێژی و بەلاغەتی ئەم پیاوە. ئیمامی مالک رحمتي خوای لەسەر بێ پێ فەرمێ: إن الله قد ألقى على قلبك نورا فلا تطفئه بالمعصية. ئەفەرمێ ئەی محەممەد، خوای پەروەردگار نور و علم و ڕووناکیەکی جوانی خستۆتە ناودڵی تۆوە کە زەکاوەت و زیرەکیەکی زۆرە، بە گوناه و بە تاوان ئەم نورە مەکوژێنەوە.
خوای گەورە نوری بە تۆ بەخشیوە، علمی بە تۆ بەخشیوە، زەکاوەت و زیرەکی بە تۆ بەخشیوە، هەوڵ بدە ئەو علمە با بمێنێتەوە و بە گوناه و تاوان ئەو نورە لە دڵتا مەکوژێنەوە. ئیمامی مالیک زۆر احتیمامی بە ئیمامی شافعی ئەدا بەو مناڵیە و هەتاوەکو ئیمامی مالیک وەفاتی کرد ئیمامی شافعی لە شاری مەدینەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، واتە لە ساڵی 79 کە ئیمامی مالیک وەفاتی کرد پاشان ئیمامی شافعی مەدینەی بەجێهێشت و گەڕا بە شوێن عیلما. لە تەمەنیا ئیمامی شافعی دوو جار هاتوۆتە وڵاتی عێراق و هاتوۆتە بەغداد و وەکو وتمان لە لای گەورە زانایانی عێراقیش دەرسی خوێندووە و لای گەورە زانایانی عێراقیش دەرسی بە گەورە زانایانی عێراقیش وتووەتەوە وەکو ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوای لەسەر بێ. ئیمامی شافعی هەر لە تەمەنی مناڵیەوە واتە لە تەمەنی 15 ساڵی بۆ 20 ساڵی بۆ 25 ساڵی ئەو مامۆستایانەی کە دەرسیان پێوتوەتەوە ئیجازەی فتوا و دەرزوتنەوە و ئیجازەی ئەویان پێداوە کە فعلەن مامۆستایە. مسلمی کوڕی خالیدی زەنجی کە مفتی شاری مەکە بووە لە تەمەنی 15 ساڵ پێی وتووە ئەفتی یا ئەبا عەبدیالله فقد آن لك أن تفتیە، فەرمووی فتوا بدە ئەی ئەبوو عەبدیالله، واتە مەبەست پێی کونیەیە، فتوا بدە تۆ ئێستا وەختی ئەوەتە کە تۆ فتوا بدەی لە تەمەنی 15 ساڵیە. واتە مامۆستاکەی لە تەمەنی 15 ساڵیە بۆ ئیمامی شافعی پێی فەرمووە تۆ لایەقی ئەوەی کە فتوا بدەی، ئەهلی ئەوەی کە فتوا بدەی. و هەروە سوفیانی کوڕی عویەینە کاتێک کە پرسیارێکی لێ بکرایە، طبعا مامۆستا ئیمامی شافعیە، پرسیارێکی لێ بکرایە دەربارەی تەفسیر یان دەربارەی فقه، التفت إلى الشافعي وقال سلوا هذا، لا يكردەوە بەلای ئیمامی شافعی و ئەی فەرموو پرسیار لەم پیاوە بکە، واتە خۆی جوابی نەئەدایەوە. مامۆستاکەی جوابی نەئەدایەوە کە ئیمامی شافعی ئامادە بووایە بەتایبەت لە علمی تەفسیر و لە علمی فقه، ڕەحمەتی خوا لەسەر هەموویان بێ. لە یەکێکی تر لە فەرموودەکانیان فەرمێ إمام الشافعي هو أفضل زمانه، واتا محمد بن إدريس الشافعي هو أفضل زمانه، أفرمي باشترين وأفضل ترين إنساني زماني خويتي، باشترين بياوي زماني خويتي محمد كوري إدريس الشافعي رحمتي خوي لسبيه. أحمد كوري حنبل كلا شاري بغداد بخدمة إمام الشافعي جيشته ودرسي لا خوندوه ولا باشان لشاري مكة دوبارد جيشته خدمتي لشاري مدينة ولزور شوينك إمام أحمد كإمام الشافعي دي به همو مجلس علماء كان يتري بجيه يشتوه شوة مجلس إمام الشافعي دانشتوه. هربويا يكد لقصك جوانا كان إمام أحمد فرميه 6 أدعو لهم سحرا، أفرميه 6 نفرهن من لكاتي باشا ودعاي خيريان بوكم. أحدهم الشافعي رحمه الله، يكم يان بريتيل الشافعي رحمتي خوي لسبيان يك كان لو 6 نفريك هميشه دعاي بوكم إمام الشافعي. عبد الله كر إمام أحمد بإمام أحمد فرموه أي باوكا أي رجل كان الشافعي سمعتك تكثر له الدعاء، إمام الشافعي شون بياويك بو من تو زور أبينم زور أبيستم دائما دعاي بوكي. إمام أحمد فرمي والله تشل صال ريك دعاء بو شافعيكم واتا تشل صال لا لو بيشك بخدمتي إمام الشافعي جيشتوه ودرسي لا خويندوه فرمي لو تشل صاله حتى وكو يسمن دعاء بو إمام الشافعيكم. لا باشان إمام الشافعي إمام أحمد أفرمي عبد الله كري أفرمي كري خوم بويا دعاء بو إمام الشافعي كم إمام الشافعي كان كالشمس للدنيا وكالعافية للناس، أفرمي وكو خور وايا بو جيهان وكو لشساغي وايا بو إنسان. آيا شتيكي جيكي أم دوانا بقريتوا شتيكي بتواني تعويزي أم دوانا بكاتوا بو خلق نا واتا إمام الشافعي آوايا بو جيهان خور چون بيويست بو أو جيهانا ولا لش ساغي ودوري لنا خوشين چون ضرورة بو إنسان بوي بسلامتي بجي بوي بتوانا كاركاني خوي بجواني أنجام بدا. إمام الشافعيش آوابو لم جيهان بياويكي أونده خاوني علم خاوني فضل بوي من لشل صالي تمن ما تاوكو يستا دعا بو إمام الشافعي كم رحمتي خوي لسرده. واتو كتمان قور زانايان لسردم إمام الشافعي لما موساكاني ولا طلبكاني لوانيك بون با أئمو بيشواب أهل سنة وجماعات شايتي بو قوريو بو زانايو بو علم ورع تقوى إمام الشافعي أدن رحمتي خوي لسربيه. هربويكي كتير لزانايان أفرمي إمام الشافعي الشوي كردو بسي بشو بشي يكميان أي نوسي شتي نوسي بشي دو هميان شو نيوز يكرد بشي سي همي شو خوت واتا الشو لا إمام الشافعي دائما سي بشبو بشي كي نوسين بشي كي شو نيوز كردن وبشي كي خوتن بو شوازه شوي خوي بردو تسر رحمتي خوي لسبب. شون كوتني إمام الشافعي بو سنتي بيغمر صلى الله عليه وسلم بو دورة بريزي إمام الشافعي لبدع ولخرافات وهانداني مسلمانان بو دزقتن بسنتي بيغمر عليه الصلاة والسلام.
إمام الشافعي فرمي إذا رأيت رجلا من أصحاب الحديث فكأني رأيت رجلا من أصحاب النبي صلى الله عليه وسلم. أفرمي أجر بياوك ببينم لأصحاب الحديث واتوانيك حديثي بيغمريان لبركدو أيلين وبخلق وكوايك يقل صحابة كاني بيغمر ببينم صلى الله عليه وسلم أو اندل لام بريزة جزاهم الله خيرا حفظوا لنا الأصل فلهم علينا الفضل. خواهي قورب هاداشتي خيري أو أهل حديثانا بداتوا أوان أصلا كان بو إيما لبر كردوه باراستو يانا فضلوا قوريان هي بس الإيمو. إمام الشافعي أوان دا مشتاقي حديث بو وأوان دا عملي بحديث كان في غمر كردوه صلى الله عليه وسلم كعلمائك بديا وكو أهل حديث أبو شواز وصفية كردو مدحية كرد هربوية ليش يقلق سكانه بإمام أحمد الله إمام أحمد طلبي شافعية بلام الهمان كاتا إمام أحمد أهل حديثة بإمام أحمد فرمي أنتم أعلم بالحديث مني فإذا رأيتم حديثا صحيحا فأعلمني حتى أذهب إليه كوفيا كان أم مصريا أفرمي أي أحمد كري حنبل إيه ولا من شعر زاتر لفرمودكاني بيغمبر صلى الله عليه وسلم فرمودي زورتان لايا هر فرمودەیەکتان بەرچاوکە و بە منیشی بڵێن هەتاوەکو منیش کردەوەی پێ بکەم و عملی پێ بکەم بە ئیمامی ئەحمەدی و بەینەما ئیمامی ئەحمەد تەڵەبەی ئیمامی شافعیە واتە اعترافی بەو فەزڵ و گەورەیە ئەکرد کە عولەمایانی حەدیث هەیانە وەکو ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوا لەسەر هەموولایەکیان بێت. لباشان لقولك في إمام الشافعي فرميه كل حديث عن النبي صلى الله عليه وسلم فهو قولي وإن لم تسمعوه مني أفرميه هرشي حديث يقل بيغمبر وهاتبه صلى الله عليه وسلم أو قصي منيشا أقر شي من نمبيست بيه يعني نموت بيه چونکە ئەکرێ وەک وتمان لە زمانی ئیمامی شافعی کتێبی حەدیث بەس تەنها موەطەئی مالیک نووسرابەوە کە 2-3 زیاتر حەدیثی تیان نییە ئەو هەموو حەدیثەی پێغەمبەری خوا نەنووسرابەوە صلی الله عليه وسلم لەبەر ئەوە ئەفەرمێ هەر حەدیثێکتان بیست ئێوە هی پێغەمبەر بوو ئەوە قسەی منە ئەگەر چی لە منیشتان نەبیست بێ منیش عملی پێ یەکەم و منیش فتوای پێ ئەدەم واتە گەڕاندنەوەی ئینسانەکان و سەردەمی خۆی ئەگەڕێنێتەوە بۆ حەدیث و بۆ تەطبیقکردنی حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بۆ دەستگرتن بە سونەتەوە واتە کەسێک بۆ کە خەڵکی هانداوە بۆ دەستکردن بە قورئان و سونەتەوە دەست بگرن بە فرمودەکانی پێغەمبەر عليه الصلاة والسلام و دوورکەونەوە لە قەولی فلان و فیسار و لە فتوای فلان و فیسار کە مادام مخالفەی حەق بکە مادام پێچەوانەی دلیل بکە و ئەوە قسەی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لەسەر بێ و دیسان ئەو قسەیشی لێوە ڕیوایەت دەکرێت ئیدا صح الحديث فهو مذهبي ئەگەر حەدیث صحیح بوو ئەوە مەذهبی منە وادام مادام ئەو حەدیثە فرمودەی پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام من بە مەذهبی خۆمی ئەزانم واتە ئێمە هەر حەدیثێکی صحیحمان بینی عملمان پێ کرد ئەوە عملمان بە مەذهبی شافعیش و ئەحمەدیش و ئەبوو حەنیفەیش و مالیک کردووە و عملمان بە هەموو مەذهبی عولەمای ئەهلی سونە و جەماعە کردووە چونکە ئەوان خەڵکیان بان کردووە بۆ سونەت خەڵکیان بانگ نەکردووە بۆ ڕەئی خۆیان خەڵکیان بانگ نەکردووە بۆ عەقڵی خۆیان خەڵکیان بانگ نەکردووە بۆ بیر و بۆ چوونی خۆیان خەڵکیان بانگ کردووە بۆ ئەسڵ کە بریتێ لە قورئان و سونەت. جارێکیان ئیمامی حومەیدی کە یەکێکە لە تەڵەبە گەورەکانی ئیمامی شافعی إمام الشافعي حديثك روايتك أيش فرمي أتأخذ به يا أبا عبد الله أفرمي تو أم حديث ورقري عملي بيكي قربان إمام الشافعي زرت الرابع أفرمي رأيتني خرجت من كنيسة أو علي زنار حتى أقول قال رسول الله صلى الله عليه وسلم ولم أعمل به أفرمي آية من الديوة لكنيسة يكبير مدروا من الديوة نشاني قاو رجولا كان لخوم بستابه واتبشتوني قاوري من الديوة اشتوام لسربه حتى وكو حديثك بيغمبري خوار روايات كم وكردوي بينكم چون كردوي بيناكم هر حديثك لبيغمبر وبي صلى الله عليه وسلم لسر سر ولسر چاو واما كردوي بيكين لباشا للروايات كتير فرميهم اي سماء تظلني واي ارض تقلني رويت حديثا ولم اقل به افرميت اسمانك سيبرم بوكا ارزيك هالمغري كر حديثك لبيغمبري خوار روايات بكم وكردوي بينكم واتە قیمەتی من چی ئەگەر فەرمودەی پێغەمبەری خوا بێتە بەردەستم کردەوەی پێ نەکەم واتە ئەوە زانایان و پێشەوایانی ئێمە بوون ڕەحمەتی خوایان لەسەر بێ کە خەڵکیان گەڕاندۆتەوە بۆ سونەتی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام و هەوڵیان داوە سونەتەکانی پێغەمبەری خوا فەرمودەکانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە دڵی خەڵکا خۆشەویست بکەن نەک قیل و قالی زەید و عەمر و نەک فتوای فلان و فیسار مادەم مخالفەی حەقەکە حتى بويا لا زور بي فرمودكان يا كلي رواياتك الإمام الشافعي زور تندوتيجة لسر أويك خلق دز بقري بسنتي بيغمبره عليه الصلاة والسلام ودور كون ولا بدعو لخراف إمام الشافعي يكم زانايك ككتابي دانا ولا سر علمي أصول فقه وات علمي أصول فقه علمك زور قرنقو مهمة بوي إنسان ليكي جياكاته وكام حديثي بيغمبري خو عليه الصلاة والسلام نسخ بوتوا كامي نسخ نبوتوا كامي مجملة كامي مبينة كامي مفصلة كامي عامة كامي خاصة
أم علمه يان قرآن بيروس آيات كان قرآن بيروس كامي ناسخ وكامي منسوخة مجمل مبين وعام وخاص أمانة ليكترجها بكريته إنسان توان شون كردوي بيبكى إمام الشافعي رحمة الله عليه بكتابك دانا وآلم بواره وإنسان بتوانيت شوني كردوي بكى بقرآن بيروس وبحديث كان في غمر إخوة صلى الله عليه وسلم هربوية جارك زيتك لزانان لولاتي مصر لا آخر 8 شافعية دي بولا إمام أحمد بو بغداد إمام أحمد فيه فرمي كتاب كان شافعي كلا مصر نسيبيتي تولا نسيب تتوا فرمينا والله بي نجيشتو إمام أحمد فرمي براستي كمكوريكي زورت هي إما نمان أزاني عام وخاص ليك جاكينوا ناسخ ومنسوخ حديث ليك جاكينوا تا شافعي مان بيني إستا تو شافعي بجيه يشتو هاتي بولا إما أو كابرا عليك العلماء فرمي وايل يكذب إمام أحمد قرامو بو مصر قرامو بو مصر جاري كتر كتاب كان شافعي أوي لدواي تشوني بو مصر نوسي بو هموي منوسي وجاري كتر باشان هات مو عراق بولا إمام أحمد وزاناني أهل العراق وحديث يعني وربقرم وعلم يعني وربقرم وقت إمام الشافعي خاوني أو علم توانا يقوربوا كرحمة إخوائي لسربيا لسردمي خويا جيجي نمونه ونشانه بو زاناياني سردمي خوي كهاتون لا لهمو شوينيكوا لهمو جمسرك أو دنياوه وعلمي لي وربقرن وزانستي لي وربقرن وبتايبت علمي أصول فقه وفقه كإمام الشافعي زورتيا مسيطر بوا وتوانيويتي خزمتك جواني مسلمانان كالو سردما وتوانيويتي جارك ترببية السببي سرخستني سنة كان بيغمر صلى الله عليه وسلم وديسان بانغ شبكة بوغران نوي خلق بو تطبيق كردني سنة كان بيغمر إخوة صلى الله عليه وسلم خواهي فرقال قناه ملايك من خوش به ورحمة مهرباني كمان بزرع برشين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين مسلمانانی خۆشەویست وەکوتمان ئیمامی شافعی زۆر بە پەرۆژ بووە بۆ جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و حەزەرکردنی زۆری هەبووە لە بیدعکردن و لە خورافات و خەڵکێکی زۆری ترساندووە لەوەی کە نزیکی بیدع نەکەونەوە هەر بۆ یەکێک لە زانایان بە ناوی ئیمامی موزەنی کە یەکێکە لە تەڵەبە گەورەکانی خۆی خەڵکی وڵاتی میسرە ئەفەرمێ لە ئیمامی شافعیم پرسی کاتێک هات بۆ میسر مشکلەیەک لە دڵمان دروست بوو بوو وەسوەسەیەک لە دڵمان دروست بوو دەربارەی علمی تەوحید قال الإمام الشافعي برسي إمام الشافعي رويته كدم فرمي أبلغك أن رسول الله صلى الله عليه وسلم أمر بذلك آية فرموديك في جيشتوك في غمري خوا فرماني كذبك تولم جورا برسيارانا بكي قلت لا وتم نخير لباشان فرمي هل تكلم فيه الصحابة آية أم جورا قصوبا سيتو صحابة كاني في غمري خوا قسان تيا كردوا قلت لا وتم نخير لباشان فرمي تدري كم نجما في السماء آية أزايشان أستير أسمان ويا قلت لا آية أستيريك لأستيركاني آسمان أزاني لشي دروز بو أزاني كي هلدي أزاني كي داكوي أزاني جنسي چيا ديسان وتم قلت لا وتم نخير نازانم فرموي تو شتێک بە چاوی خۆ دەبینی لە مەخلوقی خوای پەروەردگار و لە ئاەتەکانی خوای پەروەردگار بە ئاسمانەوە کە بریتێ لە ئەستێرەکان بە چاوی خۆتەی بینی کەچی هێشتا نازانی تەمەنی چەندە لە چی دروست بووە جنسی ئەو شتە چییە کەی هەڵدێ کەی داکەوێ ئەتەوێ لە علمی خالقی ئەوە تێبگەی ئەتەوێ لە دەربارەی خوای پەروەردگار هەموو شتەکان بزانی نازانی چونکە خوای پەروەردگار ئێمەی مکەلەف نەکردووە بەوەی کە ئەو علمەی کە بە ئێمەی نەوتووە ئێمە قسەی لێ بکەین واتە دەربارەی صفاتەکانی خوای پەروەردگار و وردەکاری لەسەر صفاتی خوای پەروەردگار لە پاشان ئیمام شافعی فەرمووی با پرسیارێک لێکم دەربارەی نەواقیضی دەستنوێش پرسیارێکی لێکردم دەربارەی دەستنوێژ یەکێکە لە زانە گەورەکان ئەڵێ وەڵڵاهی مەسەلەکەم نەپێکا و غەڵەتم کرد لە پاشان چوار پرسیاری تری لێکردم هەر لەسەر ئەو مەوزوعە هەر بە غەڵەت هاچووم فەرمووی شيء تحتاج إليه في اليوم 5 مرات ولا تعرفه شتێک تۆ لە ڕۆژێکا 5 جار پێویست پێی ئەبێ کە دەستنوێژگرتنەوە بۆ نوێژکردن کەچی نایزانی بەڵام هەوڵت داوە خۆت ماندوو بکەی لە شتێکە کە خوای پەروەردگار تەکلیفی لێ نەکردووی بیزانی کە پێغەمبەری خوا تەکلیفی لێ نەکردووی بیزانی وەس دروست نییە ئینسان ئەسڵەن لێی بکۆڵێتەوە بە دوایە بڕوا ئەوەی خوا واجبی کردووە لەسەرت نایزانی ئاگاد لێی نییە بەڵام بە شوێنی شتێکە ڕۆی کە فعلەن شتێکە ئینسان نابێ بە شوێنیا بڕەوە بێ لێی بوەستێ لپاشان فرمی جوابی پرسیارەکەیشی دایە و فرمی خوای پەروەردگار لە قورئانە فرمی وإلهكم إله واحد لا إله إلا هو الرحمن الرحيم إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار هتاو گشتە کۆتایی ئاەتەکە لآيات لقوم يعقلون سورة بقرة آيات 164 واتە فرمی خوای پەروەردگار لە قورئانە فرمی پەروەردگاری ئێوە پەرستراوی ئێوە تەنها یەک پەروەردگارە
پەرستن تەنها بۆ ئەوە خاوەنی ڕەحم و بەزەیی زۆرە بەڕاستی لە دروستکردنی ئەرز و ئاسمان شەو و ڕۆژ ئەستێرەکان هێنانی باران و هەورەکان و ئەو بڵێن کەشتی و بەلوم پاپۆڕە گەورانەی کە لاو بەحرەکانە دێن و ئەڕۆن و غەرق نابن ئەو هەموو مەخلوقاتی خوای پەروەردگار کە لەم کەونا ئەسوڕێتەوە ئەمانە هەمووی جێگەی عیبرەت و نیشانن بۆ ئینسانی مسلمان کە بیر بکاتەوە لە دەسڵاتی خوا بۆی گەورەی خوای بۆ دەرکەوێت بیرکەرەوە لە دروستکراوەکانی خوا بۆی عەزەمەتی خوات بۆ دەرکەوێت کاتێک ئینسان بیرەکاتەوە لە گەورەی ئاسمان لە گەورەی ئەم کەونە لە گەورەی ئەم فەزایە لە گەورەی ئەم مەخلوقاتە لە زۆری ئەم مەخلوقاتە کە خوا ڕزقی هەموویەدا کە هەمووی خوای پەروەردگار ئێژێنێ هیچی نامرێ لە برسە خوای گەورە ئاگای لە حەرەکات و سەکەناتی هەموویەتی خوای گەورە ئاگای لە دناودڵی هەموویەتی ئینسان کاتێک بیرەکاتەوە لە دروستکراوەکانی خوای پەروەردگار گەورەی خالقەکەی بۆ دەرەکەوێت کە ئەڵڵایە ئیمامی شافعی فەرمووی بیرکەرەوە لە دروستکراوەکانی خوا گەورەی خوات بۆ دەرەکەوێت بەڵام بیر نەکەیتەوە لە ذاتی خوای پەروەردگار چونکەوە عیلمێکە ئێمە پێمان نەسپێردراوە لباشان فرمي فاستدل بالمخلوق على الخالق ولا تتكلف علم ما لم يبلغه عقلك فرمي نمونه بينه بدرس كان خوای پروردگار وواز بين لا شار زايد يعني برسيار كردن لخودي خوای پروردگار والتكليف لخود مكه وبرسيار لشتيق مكه كعقلت بيناغا عقل انسان ناي بيكي خوای پروردگار علمي بأيما نبخشي وك خوای پروردگار باسي ويبو نكردو صفات كان وتفاصيل وچونيتي وكيفيت ما بسمان لە چۆنیەتی و لە کەیفیەتی ناپرسین ئەوە چۆنە و چۆن نییە نازانین لەبەرەوە لێی مەپرسە ئەوەی کە عەقڵت پێی ناگا بێدەنگ بەلێ بیرکەرەوە لە دروستکراوەکانی خوای پەروەردگار گەورەی و عەزەمەتی خوات بۆ دەرەکەوێت یونسی کوڕی عەبدولئەعلا ئەفەرمێ قلت للشافعي كان الليث يقول إذا رأيتم الرجل يمشي على الماء فلا تغتروا به حتى تعرضوا أمره على الكتاب والسنة یەکێک لە زانایانە فەرمێ بە ئیمامی شافعی وت ئیمامی لەیثی کوڕی سەعەد یەکێک لە عولەماکانی میسر دیسان یەکێک لە عولەما گەورەکانی میسر وتم ئەی ئیمامی شافعی ئیمامی لەیثی کوڕی سەعەد فەرموویەتی إذا رأيتم الرجل يمشي على الماء فلا تغتروا به ئەگەر پیاوێکت بینی بەسەر ئاوا ئەڕوا قاچی تەڕ نابێ لەو سەر بۆ ئەو سەرە پەڕێتەوە قاچی تەڕ نابێ فرميتي فلا تغتروا به في مخلطين بباشي مزان بقوري مزانا حتى تعرضوا عمره على الكتاب والسنة هتاوكو كردوكاني نبيون بقرآن والسنة أجر كردوكاني تان بيوا بقرآن والسنة يعني بلاي موافق قرآن والسنة بو أو بماني تيانا كدوستي إخوايا وأولياء إخوايا أجر كردوكاني مخالفي قرآن والسنة بو أو دوستي شيطان أو أولياء شيطان إمام الشافعي فرمي قصر الليث رحمه الله والله ليس يشتى كم يوتو رحمتي خوالي لسبب من زيادة رأيه إذا رأيتم الرجل يمشي على الماء ويطير في الهواء فلا تغتروا به حتى تعرضوا أمره على الكتاب والسنة فرمي أو كم يوتو رحمتي خوالي لسبب من زيادة يكم الله ما قال إنسانك بسر روي بأسماني شاب فري نقرأو بأسماني شاب فري بالرأي بي مكان وبي مخلطين هتاوكو كردوكاني نبيون بقرآن والسنة أجر كردوكاني ببي قرآن والسنة بو أو الراس دوستي خوايا أجر كردوكاني بيشواني قرآن والسنة بو بالنا يخلق بياوي باشا أولياء خوايا دوستي خوايا بالنا وخلق هرناوي كي هبي ما دام كردوكاني مخالف قرآن والسنة دوستي شيطانة أولياء شيطان وقت إمام الشافعي رحمة الله للسلبية كإنسان بهيج إنسانك نخلته بمظاهر وبروالة إنسانك مخلته بعمل كردوكاني تماشای کردەوەی بکە تەماشای هەڵسوکەوتی کە تەماشای شوێنکەوتنی کە بۆ ئیسلام تەماشای شوێنکەوتنی کە بۆ قورئان بۆ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ جێبەجێکردنی ئەم دینە خۆپاراستنی لە حرام و جێبەجێ و با بڵێن دوورکەوتنەوە لەو شتانەی کە خوا فەرمانی پێ نەکردووە نەهی لێ کردووە ئەو کاتە ئینسان بۆ دەرەکەوێت کە پیاوی باشە وئیلا ڕواڵەت دلیل نییە لەسەر ئینسانی باش ڕواڵەت بەتەنها کافی نییە کە ئەو ئینسانی باشە یان دیعایە و پروپاگەندەی خەڵک دیعایە و پروپاگەندەی خەڵک دلیل نییە لەسەر باشی خەڵک جاری وهەیە ئینسانی وهەیە ئیدعای زۆر ڕۆڵ ناو خەڵکە زۆر خەڵک بە پیاوی باش ێزانێ بە ئینسانی زۆر گەورە ئێزانن بەڵام واللهی دۆستی شەیتان و دەستکلای شەیتانە لە ئەرزە خەڵک لادا لە ڕێی خوا خەڵک دوورە خاتەوە لە قورئان خەڵک دوورە خاتەوە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرەوە مە سەنگی مەحەکە کاتێک ئینسانێکمان بینی ئەگەر هەر کردەوەیکی لێ ئەوە شایەوە ئەگەر لە ناو خەڵکە هەر دەنگ و ناوێکی هەبوو کردەوەکانی بپیەوە بەپێی قورئان و سنت ئەگەر مطابق بوو پیاوی باشە ئەگەر نامطابق بوو پیاوی شەیطانە بە هەر کەسێک بێ و بە هەر ناوێکی هەبێ ئەوە فەرمودەی ئیمامی شافعیە ڕەحمەتی خوای لەسەر بێت لە پاشان یەکێکی تر لە قسەکانی دەربارەی ئەهلی بیدعا فەرمێ ئەڵێ حکمی من دەربارەی ئەهلی کەلام واتە ئەوانەی ئەهلی بیدعان
حكمي من أويا كبشولي خرما ليان بدري كبشولي خرما ليان بدري وبخلنا سر واشتروا حيوانات وجودريج وأوشتانو بناو قبائل وبناو عشائر كان بقرين دي وبوتري بخلق هذا جزاء من ترك الكتاب والسنة وأقبل على الكلام وبوتري ما باداشتي كسيكا بشتي كردوتا قرآن والسنة والروي كردوتا علمي كلام وبدعة أو قصة إمام الشافعي رحمة إخوة السربية أفرمي أو قصة إلا إدا ولا قرآن ولا سنة وبدعة كاريكا حكمي من أوية بشولي خرمان لي بدري وسواري جودريجك بكري وبناو قبائل وبناو عشائر كان بقي رينده وبوتري ما باداشتي كسيكا وازي لقرآن والسنة يناوى دستي كردوتا بدعة كاري چونکە دین بریتە لە قورآن و سنت کاتێک کە کاتێک ئینسان عیبادەتێک بەندایەتیەک شتێک ئەنجامەدا لە قورآنان نییە لە سنەتان نییە یعنی شتێکی ترەکەی هەنی دوور کەوتیتەوە لە دینی خوا یعنی بدعەت داهێناوە یعنی کارێکت کردووە کە مخالفەی فەرمانی خوا و پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەبەر ئەوە ئینسان پێویستە وریا بێ و بگەڕێتەوە بۆ نصوصی قورآن و سنت بۆ هەر عیبادەتێک بۆ هەر کردەوەیە کە ئەنجامێدا لە پاشان دروي كراو بدم إمام الشافعي وديسان وكشون بدم إمام مالك وأبو حنيفة شو كراو الله ينقوا إمام الشافعي كاتي هاتوا أبو بغداد روجت بلا قبر أبو حنيفة وتوسلي فيه كردو بسر قبرك دعاء كردو كخواي بروردگار رحمي فيه بكاو لجناحي خوش ببي وأم جورشتان أما طبعا رواياتك دروية هر علماء أهل حديث فرون مكذوبة يعني دروية أصل أساسينية إمام الشافعي لمدينة وهاتو قبري في غمر إخوان مدينة صلى الله عليه وسلم قبري أبو بكر عمر لمدينة قبري 10,000 صحابي لبقيعة قبري ما مستاقي مالك لبقيعة ما مستاقي خوي رمضي نبي سراوة بشي بدر قولي كسكا بصغرية وان بخلية وان دعاء كان توسلي بيبكا استجون دي أبو بغداد للاي قبري إمامي أبو حنيفة واكا خو أوان لأبو حنيفة قورترن في غمر إخوان عليه الصلاة والسلام الصحابة كان واتأما بلغي لسوا كشتيكي بلين درويا إمام الشافعي كاري واي نكردوا وإمام الشافعي خلقي هانداوا بو سنة خلقي لبدع وخرافات دور خستوا إنسان بيست خواي خوي بناسي خواي خوي ببرستي عبادة بو خواي خوي بكا زانایان و علەمان ئێمە فەزڵ و بەرەکەت و گەورەیان باسەکەین بەڵام مانای ئەوە نییە بچی لێیان پاڕیتەوە مانای ئەوە نییە بەسەر قەبرەکانە بخولێتەوە مانای ئەوە نییە کە داوای دوعای خێران لێ بکەی لەوان لە دوای مردن بڵێ لە حیاتای بڵێ دوعای خێرم بۆ بکە دروستە بەڵام کە مرد وەفاتی کرد نا مانای ئەوە نییە لە دوای مردنیان بچیتە سەر قەبرەکانە و بیان کەی بە وەسیلە لە بینی خۆت و خوای پەروەردگارە مردوو ناکرێ بە وەسیلە لەبەر ئەوە وریابن أم رواية درويناني كدراوة بالج زانايان وبيشواياني أم دينا أصل أساسي نية وتنها خلقانك خرابكار ديان هنا وبوي مسلمانان لديني خويان درخنوا لباشان لكوتاي تمن إمام الشافعي لصالي بيش صالي دو صد وات إمام الشافعي لدو صد وشوار وفاتي كردوه صالي صد ونوتونو صد ونوتوهاش على دورة شوبو ولاتي مصر كأخير سفري بو وكوتاي تمني لمصر بردسر أو كان صالة لمصر جيا لا آخری تمنی على صالی 204 کە نەخۆش کەوت و لەسەر جێگە ڕاکشا ئیمامی موزەنی وکوتمانێکێکە لە تەڵەبە گەورەکانی ئەو چۆ بۆ لای فەرمووی كيف أصبحت يا أستاذ حالت شۆنە ئیمام وەستا حالت شۆنە وەزعت شۆنە قال أصبحت من الدنيا راحلة ولإخواني مفارقا ولكأس المنية شاربا ولسوء أعمالي ملاقيا وعلى الله واردا فەرمی ڕۆژم لێ بوویەوە وازانم کە لە دنیا دەرەچم للرفيق دوست و خۆشەویستەکانم دوورەکەومەوە شەرابی مردنە نۆشم ڕوبەڕووی کردەوە خراپەکانی خۆمە بمەوە ئەچم بۆ حزوری خوای پەروەردگار و بۆ بەردەستی خوای پەروەردگار نازانم کردەوەکانم باشن و خوا لێم وەرەگرێ یان کردەوەکانم خراپن و خوای داتەوە بەناو چاومە ئیمامی شافعی ئاوا بڵێ نازانم کردەوەکانم باشن خوا لێی وەرگرتوم یان کردەوەکانم خراپن و خوای داتەوە بەناو چاومە وەلیسوء ئەعمالی ملاقیە ئەڕۆم ڕوبەڕووی کردەوە خراپەکانی خۆمە بمەوە وات أو إماما كهمو جياني همو حياتي لخزمتي قرآن لخزمتي سنتي بيغمر صلى الله عليه وسلم صار فكر كتشي بخويا نانازي ادعاء علمي غيب ناكا ادعاء كرامات ناكا ادعاء جياني مخلوقات ناكا ادعاء بخشيني قازان جو زرر ناكا بلام زورك دجالو قول برو دز بركاني أو زمانو بيش استو دواي استش هميشه ادعاء كان بو زانيني غيب بو زانيني كرامات بو بخشيني خير وشر بو بخشيني كر وكتش إلى آخره أمانهم خرافات نموي دجلن شنك زاناو بيشواي وك إمام الشافعي لا آخره تمنيا بو شواز بيطاقت بي ولا باشان ضلي بربو لقريان فرمي ولما قسى قلبي وضاقت مذاهبي جعلت الرجا مني لعفوك سلما تعاظمني ذنبي فلما قرنته بعفوك ربي كان عفوك أعظما وما زلت ذا عفو عن الذنب لم تزل تجود وتعفو منة وتكرما لباشان فرمي
لە دوای ئەوەی کە دڵم بێتاقەت بوو سەغڵەت بووم نەخۆشینی مردن یەقەی پێگرتم هەموو ڕێگەکانم لێدا خرا ڕێگەی ژیان نەما تەواو بوو کۆتایی هات تەمەنم لە پاش ئەوەی کە گەشتمە ناڕەحەتی تەماشای گوناه و تاوانەکانی خۆمەکەم زۆرن تەماشاکە تەماشای گوناه و تاوانەکان مەکەم زۆرن بەڵام کاتێک ئەی پێوم بە گەورەی ڕەحمی خوا بە گەورەی لێبوردنی خوا ئەبینم ڕەحمی خوا لە گوناهەکانی من زۆرترن ڕەحمی خوا فراوانترن گەورەترن لە گوناهەکانی من لە پاشان فەرمەی خوای پەروەردگار تۆ هەر بەردەوام خاوەنی عەفویت خاوەنی لێبوردنی بەردەوام خاوەنی عەفو لێبوردنی و داوای عەفو لێبوردن لێ یەکەم بەزەید بەم عەبدە داماوی خۆتا بێتەوە لە پاشان ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لەسەر بێ نەفسی ڕۆژ وەفاتی کرد لە میسر و لە میسر ناشتیان جا مەسمانەوەی موسڵمانانی خۆشەویست زانایان و پێشەوایانی ئەهلی سونە و جەماعە ئابە و شێوازە ژیانیان بردووەتە سەر کەسانێکون خەڵکیان نەخەڵەتاندووە کڵاویان نەناوەتە سەر خەڵکیان فری و نەداوە خەڵکیان فێری دین کردووە خەڵکیان فێری قورئان کردووە خەڵکیان فێری سنەتی پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم دینی ڕاستەقینەیان نیشانی خەڵک داوە نەک خرافات و وەهم و خەیاڵ و خەوبینین ئەمان کردێ بەدین بۆ عالم و عالمیان لەسەرمە پەروەردە کرد بێ و لە ئاخری تەمەنیشیانە ئەبینی بەو شێوازە بێتاقەتە بن و ئەگرین بۆ حاڵی خۆیان بڵێ خوای پەروەردگار لێمان ببور و لێمان خۆش ببێ پێویستە ئینسان ئاوا تەواضعی هەبێ ئاوا ملکەج بێ بۆ خوای پەروەردگار هەموو حیات و ژیانی خۆ سەرف کە بۆ خوا هێشتا بترسە لە خوای پەروەردگار نەوەکو خوا لێ دووەرنەگرێ نەوەکو خەلەلێک کەوت بێتە دڵتەوە نەوەکو وەسوەسەیەک لە دڵتا دروست بوو بێ ئینسان بۆ شێوازە کاتێک ژیانی زانایان خوێنێتەوە ڕەحمەتی خوا لەسەر هەموو لایەکیان بێ بەڕاستی جێگەی ئەوەیە کە ئینسان دەرس لە حیات و ژیانیان وەربگرێ دەرس لە قسە جوانەکانیان وەربگرێ دەرس لەو ژیانە وەربگرێ کە هەمووی لە خزمەتی قورئان و سنەتا بردویانتە سەر و بانگەشەکردن بۆ سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا لە گوناهی هەموو لایەکمان خۆش بێ خوای پەروەردگار ڕەحم و هیدایەتی خۆمان بەسەرا بڕژێنێ لە گوناهەکانمان ببورێ قەڵەمی عەفو بەسەر تاوانمانە بێنێ یا ڕەبی خوای لێ دەپاڕێەوە بۆ خاتی گەورەی خۆت و ناوە جوانەکانی خۆت یا ڕەب العالەمین داوات لێکم هیدایەتی گەنجەکانمان بدەی خوای ڕاوەستا و دامەزراویان کەی یا ڕەبی خوای عاقبەتی پیرەکانمان بەخێر بگێڕی خوای لە گوناهی مردوەکانمان خۆش ببی یا ڕەبی خوای قرزی قەرزەنان ببژێری خوای ئەو کەسانەی کە تەنگ و چڵەم و مشکلە و ناڕەحەتێکیانەی خوای پەروەردگار لەسەریان لابەی یا ڕەبی خوای لێ دەپاڕێەوە بۆ خاتی گەورەی خۆ شیفای بە ڕەحمەتی خۆت بۆ نەخۆشەکانمان بنێرە یا ڕەبی خوای شیفای بە ڕەحمەتی خۆت بۆ نەخۆشەکانمان بنێرە یا ڕەبی خوای لە تۆ پاڕینەوە بە تەنها شیفای ڕەحمەتی خۆت بۆ نەخۆشەکانمان بنێرە یا ڕەب العالەمین خوای لە تۆ پاڕێ بۆ خاتی گەورەی خۆت و ناوە جوانەکانی خۆت قوتابی خوێندکارەکانمان سەرکەوتوو بکەی یا ڕەبی خوای هیدایەتی هەموو لایەکیان بدەی یا ڕەبی خوای بیان کەی بە خزمەتکاری ئەم دینە یا ڕەبی خوای بۆ خاتی گەورەی خۆت و ناوە جوانەکانی خۆت سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتیان بکەی یا ڕەب العالەمین خوای لە تۆ ئەپاڕێەوە بۆ خاتی گەورەی خۆت ئەم وڵاتە پڕ بکەی لە ئەمن و ئاسایش و خۆشی یا ڕەبی خوای ئەم وڵاتە پڕ بکەی لە ئەمن و ئاسایش و خۆشی و عەدالەت و دادپەروەری خۆت لەم وڵاتە بچەسپێنی ئەی خوای پەروەردگار خوای لێ دەپاڕێەوە بۆ خاتی گەورەی خۆت و ناوە جوانەکانی خۆت عەدالەت و دادپەروەری خۆت دەوڵاتی ئێمە و باقیمەنەی وڵاتی مسلمانانیش بچەسپێنی یا ڕەبی خوای لێ دەپاڕێەوە بۆ خاتی گەورەی خۆت و ناوە جوانەکانی خۆت لە گوناهی هەموو لایەکمان خۆش بی ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وتوفنا مع الأبرار ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار أقم الصلاة